بە سەوتی ئالان زۆر زایفە. بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە لە یاد یەکێتی نیشتیمانی کوردستان و لە مەکتەبی سیاسی یەکێتی لە شاری هەولێر بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەین. 48 ساڵ لەمەوبەر ژمارەیەک گەنج ڕۆحی خۆیان کردە قوربانی خەمەکانی نیشتیمان و ئەو کاتەی کە شەوەزەنگ و تاریکی لە هەرێمی کوردستان هەبوو بوونە مۆمێک و تیشکەکە و ڕووناچیەکەیان بۆ هەموو کوردستان ڕووناچی بەخشی. ئەوان دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ زیاتر خەڵکی گوند و شار بێکەوە چوونە پاڵ ئەو گەنجانە و بڕیاریاندا کە ئیدی دەنجی کوردایەتی هەمیشە دلێر بێت. ئەوان ناویان لە خۆیان نایەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ساتەکە یادی ئەم حزباکەینەوە ڕووبارێک خوێنیان بەخشیوە لە پێناو ئازادی و دموکراسی و مافەکانی خەڵک. بەڵام هێشتا مافەکان یاخود ئامانجەکان بەدی ناتون بە تەواوەتی و هێشتا خەبات بەردەوامە. لە 48 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت چی بوترێت چۆن یەکێتی بتوانێت لەگەڵ ڕەوتی سەردەم ڕێ بکات. ئەم شەو پانۆراما گفتوگۆکە لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەڕێزتانیا تەڵعەت گلی چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی. سوپاسانیاخان بەڕێز سعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڕێز ئەمەل جەلال کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ هەرسەمیوانی عزیزم. بە ئیجازەی کاک سعدی لیدیز فێرست وانە تانیاخان بۆ چوونی بەڕێستان لەسەر دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند گرنگە یەکێتی هەموو ڕۆژێ نەخێر هەموو مانجێک هەموو ساڵێک لە یادەکەیە لە هەر کاتێکا پێویست بێ ڕخنە لە خۆی بگرێ بۆ باشتر بۆ بەرەو باشتر. زۆر سپاس. طبعا لە پێش هەموو شتێکە ئێمە پیرۆزبایی دامەزرانی یەکێتی دەکەین لە ئەندامانی یەکێتی لە دەنگدەرانی یەکێتی لە خەڵک و هەواداری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حزبەی کە ڕۆڵێکی زۆری هەبووە لە دامەزراندنی عێراق و کوردستان و لە بڵێن لە دوای گۆڕانکاریەکانە لە سەردەمەکانە لە هەموو کاتەکانە هەوڵی داوە بۆەوەی مەسلەی مافی مرۆڤ و دیموکراسیەت بچەسپێنێتن لێرە لە عێراق و لە هەرێمی کوردستانە. ئێمە کە یادی یەکێتی دەکەینەوە ئەمڕۆ دوای 48 ساڵ حتمما دەبێت تەکید لەسەرەوە بکەینیان جەخت لەسەرەوە بکەینەوە. هەموو جارێک خوا ئەفکە مام جەلال دەگوت دەبێ بگەڕێنەوە خانوو قوڕەکان، معنایەوە دەبێ بگەڕێنەوە سەر ئەساسیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوی شەوەیەکەوە دائیمەن باس لە مەسلەی مافی مرۆڤ دەکرا، باس لە مەسلەی دیموکراسیەت دەکرا، باس لە مەسلەی مافی یەکسانی دەکرا. ئەمانە ئەو هەموو شتانەکە یەکێتی نیشتیمانی کوردستان پێوە جوان بوون و هیوادارین کە بەردەوامیش بن بۆ کارکردن لەو بابەتان لەسەر ئەو بابەتانە بۆی بمێنێتەوە. و حتمما وەکو هەموو حزبێک یان وەکو هەرچی بڵێن ینی وەکو هەموو حزبێک طبعاً دەبێتن ئەمە زوو بەزوو بە دوواداچوونێک بکرێتەوە بە شێوازی کارەکانیان بە شێوازی بۆچوونەکانیان و بە هەمان شێوە چۆن بتوانن جێ بگرن لە دەنگدەرەکانیان بۆی بتوانن بۆ داهاتووێک بۆ داهاتوو لەسەر ئەو بەرنامەی خەڵکی خۆیان و ئەندامەکانی خۆیان پێوە بڕۆن. بۆیە من ئەلێرەوە دەڵێم کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گەشە بداتەوە زیاتریش حتمما پێویستی بەوە هەیە کەوە بتوانێت بگەڕێتەوە سەر ئەساسیاتی خۆی یەکەم، دوو هەمیش جێگیر بێتن ینی جێ بگرێتن لە دەنگدەران و لە هەوادارانی خۆی. زۆر باش. کاک سعدی یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان چی بیری کاک سعدیە خاتەوە و چەند گرنگە یەکێتی بە گڕوتینتر بەرەو یانی لە چوارچێوەی ئەم گۆڕانکاریانە لە چوارچێوەی پێشکەوتنە جیهانیەکان هەنگاو بنێت خەباتی خۆی تعدیل بکات. ئێوارە باش. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە پیرۆزبایی دەکەین بە بۆنەی 48 ساڵ تێپەڕبوون بەسەر دامەزراندن و ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەس و کاری شەهیدان لە پێشمەرگە و فەرماندە دلێرەکان لە لاوان لە ژنان و لە هەموو ئەندامان و لایەنگرانی یەکێتی و سەڵاو و سوپاسی خۆمان دەنێرین بۆ گۆڕی سەرۆیکی مەزن
مامجەلال و هەڤاڵانی دەستەی دامەزرێنەر. یەکێتی نیشتیمانی لە ئان و ساتێکی زۆر دژوار و هەستیار دامەزراوە، وەکو کاردانەوەیەکی منتەقی لەسەر سیاسەتی قڕکردن لە بینبردنی کورد، ئەویش لە ئەنجامی ڕێکەوتنامە شومەکەی جەزائیر و نسکۆی شۆڕشی ئەیلول. و ئەو گەنجانەی کە جەنابەت باسییان کرد لە 31 و لە 6 لە کۆبوونەوەی یەکەم لە 22 مانگ لە سووریا و پاشان لە ڕێستۆرانی ئالتە کروک لە شاری بەرلین کۆبوونەوە و لەوێ بەرنامەی یەکێتی نیشتیمانیاندا ڕشت و لە هەمان کاتیشدا مانیفێستی ژمارەیەک یەکێتی نیشتیمانی بۆچی ڕاگەیەندرا. لەو بەڕێزانەی کە لەوێ بوون لە ماوەی دوایی سیانیان بوون بەسەر کۆمار، جەنابی مامجەلال، جەنابی دکتۆر فواد معسووم، جەنابی دکتۆر لەتیف جەمال ڕەشید. ئەوەی کە پێویستە ئێمە بیکەین، پێویستە جارێ لای هێروە بزانین کە یەکێتی نیشتیمانی چ لە ڕۆژانی یەکەمی دامەزراندنی و ئامادەکردنی شانە چەکدارەکان بۆ هوشیارکردنەوەی خەڵکو و ماوەی 1 ساڵیش بۆ دەستپێکردنی شۆڕش بۆ ڕێگرتن بوو لەو شاڵاوە بەربڵاوەی کە ڕژێمی عێراق دەستی پێکردو بۆ ڕاگواستنی خەڵک بۆ خواری و عێراق، بۆ تعریب، بۆ تەبعیز و ڕاگرتنی. ئەم کارە بۆ هەموو ئەوانەی لە زیندان بوون، بۆ هەموو ئەوانەی لە دەرەوە بوون، بۆ هەموو ئەوانەی لە جنوب بوون گوازرا بوونەوە، بۆ هەموو ئەوانەی خۆش هەر زۆر بە خێرایی بڵاو بووە و بڵاوبوونەوەکەی بووە هۆی بەهێزبوونی خێرا تەنانەت ساڵی چینە برد شۆڕشی چەکدار دەستی پێکرد. من پێم وایە ئێمە ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان، سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرنگی دەبێت سەیری مێژوی خۆمان بکەین ئەو یەکێتی کە توانی تەنها لە 17 ساڵی تەمەنی انتخاباتی یەکەم لە هەرێمی کوردستان قەت شتی وا ڕووی نەداوە لە دنیا هێزێکی سیاسی هاندەری ئەساسی بی بۆ هێنانە پێشەوەی دیموکراسی و انتخابات بۆ میلەتێکی ژێردەستا و لە دروستکردنی حکومەتێک بە ناوی حکومەتی هەرێم 10 ساڵ بە دواییدا بەشداریکردن لەگەڵ ئەحزابی سیاسیتر و کۆمەلگای نێونەتەوەی و جەماوەری گەلەکەمان بۆ ڕوخاندنی ڕژێم و دامەزرانی دەوڵەتی عێراق. بۆیە من بە هەموو کەم و کوڕەکانی کە ئێستا هەیە، بە هەموو گلەیەکانی هەیە، بەڵام ئەمە شتێکی زۆر تایبەتە و ڕووداوێکی گرنگە. پێویستە ئێمە وەکو ئەندامانی یەکێتی نیشتیمانی شانازی بەو ڕێخستنەی خۆمان بکەین و هەوڵی ئەوە بدەین کە ئەو ڕێخستنەی خۆمان بجێرنەوە سەر هینێکی ئەساسی ڕێچکە ئەساسیەکەی خۆی کە ئەمە هێزێکە بۆ ڕەنجدەرانی بیرروباز و بۆ خانوە قوڕەکان، بۆ میلەتی زۆر لێکراومان و ئەو بارودۆخەی کە ئەمڕۆ هەیە لە سایەی حکوومەتی عێراقی فێدەرال، لە سایەی حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕایە ئەو خەڵکەی کە ڕەزوباغی سوتا مناڵی شەهید بوودیەکانی وێران بوو بەحەسێتەوە، بەڵام ئەوڕۆ خەڵک لە ڕاوچەیەکدایە کە ئای بەیانی دوو بەیانی شەڕی ناوخۆ دروست دەبێتەوە لە ئەنجامی ئەم ناکۆچانێکە هەیە. من پێم وایە شەڕی ناوخۆ دوورە دروست نابێتەوە، بەڵام دڵە ڕاوچیەکە هەر دەبینێ چووکە تەجروبەیەکی خراپ لە کوردەواری خۆمان دەڵێ مارانگەست لە گوریسی ڕەشبەڵک دەترسێ، ئەترسێ خەڵک. بۆیە من پێم وایە ئەگەر بەزەیەکمان هەیە بە کەسوکاری شەهیدان، بەزەیەک بە مێژووی پڕ شانازی خۆمان، پێویستە هەموو لایەکمان دەست و پەنجە نەرم بکەین بە ڕێکەوتنێکی سەرتاسەری و یەکڕێزی، چونکە من پێم وایە ئەگەر پێمان وایە کارەبایەکی نیمچە باشمان هەیە و ئاوێکی سازگارمان هەیە و ڕۆژنامە دەرەچی ڕۆژانە، لەبەر ئەوە هیچ هەڕەشەمان لەسەر نیە نەخێوانیە. هەموو ئەو ڕێکەوتنانە نێودەوڵەتیانەی کە دەکرێ لە ناوچەکە فەقرەیەکی چ لە مەسەلەی کورد بکەین، زۆر لەو کارانە دائیمەن سازان کراوە لەسەر کێشەی کورد و بەزەرری کورد و لە وڵاتانەی کە انتخابات دەکرێت مەسەلەی کورد بۆ مادەیەکی انتخاباتی چێ زۆرترین دژی کوردە بۆی زۆرترین دەنگی ناسیۆنەلیستەکان بینی. ئێوە هەموو هەڕەشەیە لەسەر ئێمە. ئەگە بمانەوێ بەربەرەکە بەگژ ئەو دیاردانەدا بچینەوە
دەبی یەکڕێز بین توانامان هەبی دەبی پێشمەرگە بکەینە پێشمەرگەیەکی ملی نەک پێشمەرگەی حیزبی دەبی هێزەکانمان تەیارکەین دەبی هەلی کار بدۆزینەوە دەبی اقتصادی خۆمان فراوانکەین داهات و ئیمکانیاتی اقتصادی هەمانە بخەینە خزمەت نەک پارەی وشک و دانان ئەو تەلارە بەرزانەی هەیە لێرە مایەی سەلامەتی نییە لەم هەڕەشانی کە لێمان دەکرێت ئەوەی کە سەلامەتیمان دەپارێزی سیاسەتێکی میانڕەوی باشە هەوڵدان بۆ نەهێشتنی سیاسەتی شەڕانگێزی وەکو زمانی سەدام حوسێن بەڵکو ئەمن و ئیستیقرار لە منتیقەکە و هەوڵدەین لەگەر تەیار مەلە بکەین و بگرزین لەگەر سیاسەتی کۆمەلگای نێونەتەوەی کە لایەنێکی ئەساسین بۆ پارێزگاری لە ئێمە بە تایبەتی ئێمەی کە دابش کراوین لە چونکە ئەوڕۆ ئێمە یادی 100 ساڵەی ڕێکەوتنامەیەکی وەکو ڕێکەوتنامەی لۆزان دەکەین ڕێکەوتنامەی لۆزان ئەو ڕێکەوتنامەیە بوو ئەسەن لە دوای سێبەر هەر مەسلەی کوردی ناو تاریخ دەرهێنا ناوی کوردی ناو تاریخ دەرهێنا تەقسیمی کوردستانی تەجسید کرد بۆیە من پێم وایە ئەگەر بمانەوێ ئەمانە هەموو هەڵوەشێنینەوە و ئەم بۆچوونانە بە درۆ بخەینەوە و پاشە ڕۆژێکی ڕووناکتر بۆ کورد زامین بکەین ئەکیت هێز پێویستە هێز مان پاوەر کە هەیەک ڕێزی میلەتەکەمانە ڕێڕووی اقتصادیەوە و خۆ نەلکاندن بە هێزە داگیرکەرەکان بەڵکو هەوڵی ئەوە دێمە لە چوارچێوەی عێراقین لەگەڵ حکوومەتی عێراق بسازین و ئەوە پێگەی هەرێمی کوردستان لە کۆمەلگای نێونەتەوەی وەکو ئێستا هەیە بەهێزتدا زۆر باشە کاسادیە گەرم وڵات خاتوەمەل بەڕێستان مێژوویکی دوور و درێژتان لە ناو یەکێتی هەیە یەکێتی بۆ و ئەبێت چی بکات سەرەتا 48 ساڵ خەباتی شۆڕشێک کە نوێگەری دەستپێشخەری پێشەنگبوون لە کۆمەڵێک ڕێچکەشکێن لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد کە ویژەکێتی نیشتمانی کوردستان درود و سڵاو بۆ دامەزرێنەرانی ڕۆحیان شاد بێ ینی مامی ڕابەر و هەموو دامەزرێنەران و تێکۆشەرانی هەموو ئەو قوربانانەکەیەتی هێزێک کە خاوەنی 20,000 زیاتر لە 20,000 شەهید بێ ئەکید ڕوبەڕووی کۆمەڵێک بەرپرسیارەتی گەورە بێتەوە ئەکید ڕوبەڕووی ڕێخنا بێتەوە و ڕێخنەگرتن لە بوو نەکرێ لە نەبوون ناکرێت کاتێت تۆ بەرپرسیارەتێکت هەبوو ئەرکاتێت تۆ خاوەنی دەسەڵاتێک بووی بەرپرسیار بووی بەرامبەر بە دۆخی خەڵک بەرامبەر بە خاک و نیشتیمان بەرامبەر بە کۆمەلگەی نێودەوڵەتی بەرامبەر بە ڕێخستنەوەی ژیانی حکومڕانی ژیانی سیاسی و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو جەنابی کاک سەعدی فەرمووی هێزێکی بچووک نییە هێزێکی کاریگەرە لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی لە ڕوبەڕبوونەوەی تیرۆر لە سەقامگیری لە با بڵێن هێشتنەوە یاخو پەرەپێدانی پرۆسەی بە دیموکراسیکردنی دامەزراوە گشتیەکان و دامەزراوە حکومڕانەکان بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان هەرگیز لە سەرەتای دامەزراندنیەوە سڵی لەوە نەکردوێتەوە کە ڕوبەڕووی چەند ئاستەنگ دەبێتەوە بە بەردەوام ڕوبەڕووی ئاستەنگەکان بۆتەوە وەکو باسیشم کرد یەکێتی وەکو حزبێکی تێکۆشار وەکو حزبێک کە ڕچەشکێن بۆ لە مەسلەی ژنان لە مەسلەی بەشداری سیاسی گەنجان لە مەسلەی ئازادی بیرۆڕا جەنابی کاقوباز زۆر جوان وتی لە غیابی جەنابی مامجەلال جەنابی کاکۆسەت هێرۆخان کە شۆڕشێک بە شان و بازووی ژنێکی تێکۆشەر تۆمار کراوە ئەمانە پاشخانێکی گەورەی مێژووین بۆ ئێمەی ژنان بۆ ئێمەی کادرانی یەکێتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت زیاتر بە بڕوای من ئەوەی کە جێگای دڵخۆشیە و لێرەوە سوپاسگوزاری ئەوەی کە ئەمڕۆ سەرۆکێکمان هەیە کە دەوێت بە ڕێچکەی جەنابی مامجەلال بڕواتەوە ئەویش ئەوەی کە تانیاخان وتی گەڕانەوەیە بۆ خەڵکە هەژارەکان بۆ خانۆ قوڕەکان بوونی هێڵێکی گەرم بەستنەوەی لەگەڵ هاوڵاتی و بەردەوامەتی سەردانیکردنی ئەوانە و دروستکردنی تیمی تایبەت و با بڵێن هاوپەیمانیکردن لەگەڵ هێزە سیاسیەکانی تر هەموو ئەمانە دەمانگەێنێتە ئاقارێک کە بەرەو ئەوە بڕۆین کە نەهێڵین میلەتەکەمان نەهێڵین پرۆسەی حکومڕانی کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی جۆکۆی کە بەڕێزان باسییان کرد یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی گەورەی بینیوە لە دامەزاندنی دەوڵەتی عێراقی لە داڕشتنەوەی دەستور بۆیە ئەمڕۆ
پاراستنی مافە دەستوری و یاسایەکان یەکێتی نیشتیمانی کوردستان پشکی شێری بەرەکەوێ و لە ناوخۆی هەرێمی کوردستانیشە پێم وایە یەکێتی لە ئێستادا زۆر بە باشتر و بە دامەزراوەتر و بە سیستماتیکتر هاتووە هەنگاوەکان دەنێ دەیوێ هەموو شتێک لەسەر ڕێچکەی یاسایی لە ڕێسەر سیستمی خۆی بڕوات هەموو ئەمانە بە بڕوای من یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر دەکاتەوە ئەو یەکێتیەی کە ئومێدی هەژاران بووە ئومێدی ڕەنجدەران بووە ئومێدی جوتیاران و کرێکاران و ڕێکخراوە جەماوەریەکان بووە و یەکێتی نیشتیمانی کوردستان بەکردار فیداکاری کردووە بۆ ئەوەی کە ئەو پرەنسیب و بەهایانە بەهاکانی مافی مرۆڤ بەهای دیموکراسی ئازادی بیرۆڕا مافی مرۆڤ و هەموو ئەوانە یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتەکەی تەنها بە تیۆر نەبووە بە قسە نەبووە بەڵکو بە کردار بووە و خوێنی بۆ داوە و سەرکردەکانی لە پێشەنگی فیداکاری و قوربانیدان بوون لە کاتی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و پاراستنی ناوچە کوردستانەکان یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرترین شەهید و قوربانی داوە بۆیە من وەکو ژنێک بە درێژایی تەمەنی سیاسی خۆم لە شاخەوە تاکو ئێستا هەرگیز ئێمە حزبەکەمان نەبینی و ڕۆژە لە ڕۆژان بە گومانەوە مامەڵە لەگەڵ هیچ کامێک لە ئەگەرەکان بکات بۆیە بە ڕاشکاوانە و بە ئازایانە ڕوبەڕووی بۆتەوە ئەمڕۆ ئێمە لە وەکو بەشدارێک وەکو پشتێکی سەرەکی لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەکید هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕوانی زیاتریان لە سەرکردایەتی یەکێتی و لە کادرانی یەکێتی و لە ئەندامانی یەکێتی هەیە لە حکوومەت لە پەرلەمان لە دەسەڵاتەکانی تر بۆیە هیوادارم هەموومان بەیەکەوە هەنگاوەکانمان بۆ ئەوە بێکە دەبێ یەکێتیەکەمان بگەڕێنینەوە بۆ ئەو یەکێتیەی کە لەسەری وەکوی باسییان کرد یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بە دڵنیایەوە هەمومان دەزانین بۆ کەواتە دەبێ وەڵامەکەمان ئەوە بێ کە زۆرترین خزمەتگوزاری زۆرترین پرەنسیب و بەهاکانی یەکێتی کە لە ناو پەیڕە و پرۆگرامی حزبەکەمانە هەیە ئەمە بە کردار لە ڕەفتار و ئاکار و ڕەوشی هەرێکێکمانە ڕنگ بداتەوە ببێتە کردار لە ناو خەڵکە زۆر باشە بەڕێستانیە خان ینی کاقوبات لەو ستەیزەوتی کە گرنگە یەکێتی گرنگی بە بیرۆڕای ئازاد بدە و گرنگی بە ژنان بدە زیاتر پاڵپشتیان بکات بگەڕێتەوە بە بنەماکانی دموکراسی چەند گرنگە یەکێتی لە چوارچێوەی بنەماکانی کۆمەڵی مەدەنی و تەفاسیلەکانی دموکراسی ینی وردکار ورد ببێتەوە و بتوانێت تەطبیقی کا و ڕنگدانەوەی بێت لەسەر کۆمەڵگەی کوردی ئەوە چەند گرنگە بۆ یەکێتی خۆی حتمما گرنگە بەڵام من لەگەڵ ئەو هەواڵانە متتەفقم کە ئەڵێن هەمومان ئەڵێن کە یەکێتی پێشەنگ بۆ لەو بابەت هەیە یعنی مەسەلەن ئەو بڵێن ئەو ڕاوبۆچوو جیاوازانەی کە هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە باوەڕ ناکەم لە هیچ لە حزبەکانی تر هەبێتن لێرە لە کوردستان بەم شێوەیە یعنی وەختی خۆی خواعافی کەمام جەلال فێری یەکێتی کرد بوتی لە پێش هەموو کەسێکی بەرخنە لە خۆمان بگرین ئیمجە دوارەخنە لەوانی تر بگرین یعنی بەم شێوەیە ئەوانەی کە پەروەردەی ئەم حزبەنە دائما بەم ڕەفتارەیە هەڵساون بۆیە مەسەلەن کە دەبینین ئێمە ئەگەر باس لەوە بکەین کە ئایا ڕۆڵی یەکێتی و لە مەسەلەی دامکردنی بڵێن ڕێکخراوەکانی بڵێن ڕێکخراوە کۆمەڵگەی مەدەنی ئەمانە حتمما ڕۆڵێکی دیاری هەبووە و لە هەمان کاتیشە بلێت ناشارمەوە یەکێتی یەک شتێکی جوانی هەیە دائما ڕێکخراوەکانی حتا ئەگەر مەسەلەن بڵێن ڕێکخراوەوە دیموکراتیەکانی کە هەبوو لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە دائما ئەوەیەکی خۆی هەبوو ئستقلالیەتێکی خۆی هەبووە یعنی ئەوەی جیاواز بۆ لەوانی دیکە مەسەلەن دەبێنی کە ئەتیماماتانەی کە هەبوو بۆ نمونە تۆ مەسەلەن ڕێکخراوێک تێوەکو ڕێکخراوی یەکێتی ژنان کە ئەوە چەند ساڵە کار دەکا بەڵام ئستقلالیەت حڕیەتی خۆی هەبووە خەڵکی غەیری ئەندامی یەکێتی چۆتە ناو ئەو ڕێکخراوەیە مەسەلەن لەلایەنەکانی دیکە چی لەگەڵ گەنجان بێتن لەگەڵ ئەوانی تر بێتن هەمووی یعنی وای کردووە کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگای واڵا بۆ هەموو لایەنەکانە و ئێمەش کە باس لە مەسائلی ڕێکخراوەکان دەکەین و کە باس لە بڵێن ئەو ڕێکخراوە غێر حکومیانە دەکەین و چی ڕۆڵێکیان هەبووە دائما دەبینین حتا ئەوانەی کە شوێنی خۆیان دۆزی تۆ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کەوانەی کە بڵێن ئەو گەنجانەی کە بڵێن لە ناو یەکێتیە شوێنی خۆیان دۆزیوەتەوە هەمویان لە ناو ڕێکخراوەکانە دەستیان پێکەوە تەشجیع کراون یعنی حتا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی سۆشیال دیموکراتە بۆ نمونە یەکێک لە بڵێن بنەما سەرەکیەکانی مەسائلی دیموکراسیەت و ئاشتی و مەسائلی یەکسانی ئەمانە
هەمووی بەشدار بووە تێدا و بۆیە دەبێنی ئەو ڕێکخراوانە گەشەیان کردووە یعنی حتا من زۆر جار هەیە بڵێن لە ئەزمموی خۆشمان ئێمە وەکو منەظەماتیان وەکو ڕێکخراو هەیە زۆر جار لەوانەیە ببینی بۆچوونەکانمان نزیکترە لە بۆچوونی یەکێتی نیشتمانی کوردستانیان لە ئایدۆلۆژیای یەکێتی نیشتمانی کوردستان چونکو ئەو فەزایی داوە ئەو مەجای داوە بۆەوەی بڵێن حڕیەتی ڕادەربرین هەبێتن و دووبارە دەگەڕێمەوە دەڵێن مەسەرەن مام جەلال بۆ هەمومان بەڕاستی مەدرسەیەک بوو یعنی حتا ئەو لەژێر قیادەی مام جەلال بوو لەژێر بڵین چتری یەکێتی نیشتمانی کوردستان بوو کە ئەو هەموو حزبە کەوەی کە پێی دەڵێن زۆنی سەوز ئەو هەموو حزبە گەشەی کرد لەوێندەر یعنی چونکو ئیمان هەبوو و هیوادارم ئێستش لەگەڵ ئەم یەکێتی نوێیکەوە ئێستا هەمانە ئەو ئیمانە هەیە کە دەبێتن تعددی ئارا هەبێتن دەبێ ڕاوبۆچوونی جیاواز هەبێتن دەبێت تەقبولی یەکتر هەبێ ئەمە یەکێک لە بنەما سەرەکیەکانە کە زۆر احتیمامی پێبدرێ و چۆن وەکو باسی شت کرد ینی لە وتەکانی بەڕێز کاقوبادا کە ئەو شتانی کە باسی کرد دوسێ جار جەختی لەسەر مەسلەی مافی ژنان کرد دوسێ جار جەختی لەسەر ئەوە کردەوەتی ئێمە دەبێت لەگەڵ کۆمەلگاکانی مەدەنیە دوسێ جار جەختی لەسەر ئەوە کردەوە کەوتی ئێمە دەبێت تەقبولی یەکتری بکەین و بەڕاستی یەکێتی نیشتمانی کوردستان دائیم باوەڕی بە ئاشتی هەبووە دائیما حتا لە کاتی ناخۆشیەکانە دائیما حتا لە کاتی ئەوەی کە شەڕیش بووە بڵێن یەکەم هەنگاو یان بڵێن یەکەم لقی زەیتونەکە کە تەقدیم کراوە لەلایەن یەکێتیەوە هاتووە بەڕێز مامجار خواعافی کە هەمومان ئەو شتە بەش دەزانین کە دوای شەڕی ناوخۆ ئەو چووە لای کاک مەسعود بەخۆی چوو ئێستا مەسەلەن کە ئەو وەزعە کە ڕوویدا لەگەڵ پارتیە کاقوبات بۆ هات بۆ هەولێر دانیشت ینی مەسلەکە لەوە چیە کە ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان کە باوەڕی بە ئاشتی هەیە یانێکێک لە دروشمەکانیەتی مجرد دروشمێک نییە بەڵام فعلم باوەڕی پێێتی و ئیشی بۆ دەکات زۆر باشتانیەخان کاک سعدی ینی یەکێتی ڕووباری خوێنی بەخشیەوە زیاتر لە 20,000 شەهیدی هەیە یەکێتی لە ئێستا ڕوبەڕوو ڕەخ نابێت و نەیتوانیوە لە ئاست هەموو پێداویستەکان بێ من ئاگادارم مەسەڵەن تۆ ڕۆژانە لەو بینای مەکتەب سیاسیە پێشوازی لە کەسوکاری شەهیدانەکەی لە خەڵکی تێکۆشەرەکەی توانیتانە لە ئاست داواکاری و تەمۆحی ئەو خەڵکە تێکۆشەرە بن و ئەبێت چی بکرێت لەو یادەدا مەسەلە بۆ یادێکی تر کارێکی زەحمەتە تۆ بتانی هەر خراپیشە ئینسان لە ئیشەکانی خۆی دائیمەن ڕازی بی دائیمەن دوی هەولی زیاتر بدەیت تەمبەڵی ڕازیبوون لە ئیشەکانی خۆت بەوەی کات و هیچ کەم و کڕید نییە نیشانەی تەمبەڵی و وەستانە کە نیازت نییە خۆت بەرەو پێش بکەیت بۆیە من پێم وایە ڕەخنەی خەڵک من ناڕەحەت ناکە گوێنەگرتن ناڕەحەت ناکە دەبی ئێمە گوێ ڕاگەین لە ڕەخنەی خەڵک و ڕەخنەی خەڵک لێی فێر ببین تۆ ئەگە بتەوێت هەر بە خۆت بڵێ ئیشەی چاکم کرد دەبی خەڵکە پێت بڵێ ئیشەکەت ئەوەت باشە ئەوەش خراپە بەدیلی چ خراپەکانت پێ بڵێ بۆیەت و دووبارەی نەکەیت لە لایەکی تر من تەسەور دەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەموو شاکارانەی کردوێتی تا ئێستا لە چوارچێوەی مانیفێستی ژمارەیەک ئەوەی کە پێی دەوترێ یەکێتی نیشتیمانی بۆچی بەڵام لەو تاریخە لەو 1975 بۆ ئەمڕۆ دنیاک شت گۆڕاوە ئیتیحادی سۆڤێتی گۆڕاوە رووسیا و چەندین جمهوریاتی لە دروست بووە ئەڵمانیا دوو لە دوو بۆ بە یەکلات لە ئێران شانشا ڕۆیشتیە جمهوری ئیسلامی ئێران هاتیە لە شەمالی ئەفریقا و بەشەگەڵ وڵاتانی تری عەرەبی بەهاری عەرەبی دەستی پێکرد هەندێکی تێکشکا داعش هات بزوتنەوە چەکدارە تندڕەوەکەی ئیسلامی بە گشت خەڵکیدا و وەکو داردەستی ئەو هێزانەی کە بیانن لە ڕێگای ئەم نەوعەت نتیجە ئەمانە هەموو کۆرۆنا هاتووە داعش هاتووە ئەمانە هەمووی گۆڕانکاری زۆر گەورەن ئەو گۆڕانکاریە گەورانە پێویستی بەوەیە کە یەکێتی نیشتیمانی شتێکی لە بابەتی کە ساڵی پار لە 28/5 گیرا ساڵی دیداری یەکێتی نیشتیمانی پێداچوونەوە بە مانیفێستی ژمارە 1 بۆ فراوانکردن و گونجاندنی و کردنی بە بەرنامە و مانیفێستێکی سەردەمی کە بگونجێ لەگەڵ گۆڕانکاریەکانی کە هاتووە من لەبەر ئەوە نییە لە بینی دوو شێرە ژن دانیشتم لە تێستا باسی مافی ژنان بکەم مافی ژنان ڕازی بە یا ڕازی بە خۆی دێ بۆیە تۆ ئەترافی پێ بکەی باشترە و شعرێکی هینیشمان لەسرە
نێروێ بە جۆتە هەوڵێ نەدەن مەڵ بە باڵێ نافڕێت ئەمە مەسلەیەکە کە دەمێکە شاعیرەکانمان هەستیا پێکردو دەمینێت و حکومڕانەکانمان هەستیا پێ بکەن و لەو مشتەمە باوک سالاریت دەربچین ئێمە ئەمە ناڵێم مەسەلە فەوزایەکی لە دروستبی فەوزایکی کۆمەڵاتی لە دروستبی نا ئێستا مەسەرەن لەو گۆڕانکارانی کە کراوە یەک لەسەر سێ ئەندامانی پەرلەمانژن ڕەنگە وەکو پێویست ئەو سەقافەتی تعدودی و سەقافەتی دایک سالاری هێشتا پیادە نەبووە لە ناو هەرێمی کوردستان بەڵام ئەمە هەنگاوی یەکەمە عملیەن ئەمانە دەکەونە سەر ژیانی خۆیان اقتصادی خۆیان و ئەوانەی کە ژن دەچێتن سەربەکەی اقتصادیە ئەگەر ژن هیچ چێوی لە ماڵ پێویستە هەموو شتێک لە پیاوەکەی قبول بەڵام ئەگەر خۆی داهاتی هەبوو علاقەتەکەیان لەسەر ئەساسی دوو کەس بە مافی یەکسان تەنزیمی علاقەتی خۆیان لەسەر مەسەلەی گەنجان ئەوڕۆ گەنجێکی زۆر ڕاکە دەڕوە ئەو پرۆژەیەکە پرۆژەی ئێمە لێرە فەشەل دینی پرۆژێکە بۆ گەنجان هەمان گەنج کچ و کڕم مەبەستە یا لە بەحری ئیجە دەخەنچیان لەسەرمان لە بەلەڕوسیا ڕەخاڵدێ ئەبێ بیرێکی لێ بکەینەوە ناکرێت بۆی بڵا گەنج کاکە فەیسبووکیان زۆرە نازم فەیسبووکی زۆرە زۆر نییە کەیف خۆیت تۆ دەبی بگەڕێی بە دوای ئەو پرۆژانەی کە عیبارەتە لە خەونی گەنجان ئەگەر بمانەوەیان نەمانەوە شتێکەیە پێدەوە تێسرە ئەجیال ناکۆچینەوەکان ئەو لە من ناگا ڕەنگە بۆ من برم کاتی خۆی مامان دەکە لە بەچرا دەماخۆت ناو لە بەچرا ئێستا ناخۆین دەبی تێبگە ئەو کارەبای 4 ساعتی دەوێت ئەو پارچی دەوێت ئەو ژیانی دەوێت ئەو ئازادی ڕادەربن دەوێت ئەو ئازادی سەردانی یەکتری دەوێت زۆر شتێکە ئەو دەوێت ئەمە بۆمان نەکردون تا ئێستا بۆیە هەوڵی ئەوە نەدەی پێمانواوی ئەوانە یەک نییە دو نییە سەد نییە هەزار نیە یەکێتی دەتوانێت خۆی نوێ کاتەوە کاکسعد بەڵێ یەکێتی نیشتیمانی پرۆژەی داهاتووە ئەمە دەڵێن ئەگەر یەکێت نیشتیمانی بە مقارن لەگە هێزە سیاسەکانی تر حیزبی داهاتووە حیزبی ڕابردوونیە یەکێک لە ئیسپاتکردنیە تو حیزبی داهاتوی مەسەلەی گەنجە ئەوان داهاتوی ئێمە ئەوان شن خۆی بینیوەتە لە ناو یەکێتیدا مەسەلەن توانی وتی جێ دەستی یاربیان نیشتیمانی جارێ ئەوەی کە لە کۆنگرەی 4 تقریبا 125 ژنن و ئەوە دەبی هەوڵی ئەوە بدرێ بە پێی کەفاعەت و توانە نابێ هەموو ژنیش چاوی لە کۆتابی دەبی هەوڵی ئەوە بدەن بەشێکی زۆر لە ژنان بە دەنگی خۆیان دەرچوون دەبی هەوڵی ئەوە بدەن کە بە دەنگی خۆیان دەرچن و بەڵام تا ئەو کاتێک کە پیاوەکان هەست بە یەکسانی ژن و پیاو دەکەن دەنگەدەن مەسەلەی کۆتا دەبی بەرقەراربی ئەو کاتەت مەجبوری بیری لێ بکەیتەوە دەنگی پێ بدەم دەنگ بە چاکترینیان بدەم دەنگ بە باشترین پیاوەیە و باشترین ژنیش مەسەلەی تری ئەخیرە من پێم وایە لە سیاسەتی حکومڕانیمان ئێمە سیاسەتی حکومڕانی ئەگەر بێمان وابی لەبەر ئەوەی 4 وڵات دۆستمانە ئەو وڵاتانە دۆستی ئێمە نە لەبەر ئەوەی دەیەوێت ئەتو دانیشی بە خێراتنێکی گەرم پێ دەیەوێت تو بکەوێت سەرقاچی خۆچەکە ئەو وارودۆخی ئێستا ئەمە هەمانە لە ناوەڕاستی مجموعەک نظامی تیۆقراتی ئەومان هەیە ئێمە یعنی تیۆقراتی ئەزانی مەسلەی حکومڕانی مەذهبی باشە ئەگەر تو سیستێمێکی دیموکراتی سێکولار تێ لەو ناوچەیە وەکو مۆدێلێکە ئەگەر ئەو مۆدێلە ئەتو هەوڵ نەدێ بتە مۆدێلێکی سەرکەوتوو ماناوێت لە ئەسڵدا ئەوەی کە بۆی دامەزراوێکی سەرکەوتوو نییە کە خەڵک چاوی لێ بکە وەکو نظامێکی فاشل کە فەشەلی هێنا ڕاستەوخۆ پشتیوانە بۆ نظامەکانی تیۆکراتی زۆر باشە ئەمەڵ خانێکێتی زۆر جار لە زۆر شوێن وەکو خێزانێک دەرەکەوێت مەسەلەن گەرمیانیەک لەگەڵ کوێستانیەک مەسەلەن سلێمانیەک لەگەڵ بازینیەک ینی کە یەکە گرن خێزانێک جا تۆ تایبەتمەندیەکە تێ مەسەل لەگەڵ زۆربەی فەرماندە ئازاکانی پێشمەرگە علاقەیەکی تایبەتە تێ وەکو ینی وەکو پیادێکی یەکێتی ئەمە لە چیەوە دروستە بێ مەسەن تۆ لە گەشت و گوزار لە مافی ژنان لە کۆمەڵی مەدەنی ینی ئەو علاقە تایبەتە تێ مەسەلە ئەزمموی ژیان لە ئەوە کۆی کە یەکێتی وەکو مەدرسەیەک هەمیشە فێریەوەی کردوین کە کاتێک کە تۆ بەرنمەیەکت هەیە دەبێت ئەم بەرنمەیە بیگونجێنی لە ئەرزی واقع جێبەجێ بکەیت و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ڕاپەڕین ساڵینەوە یەکێک لە
بەرنامەکانی ئەوە بوو کە ڕێکخراوە جەماوەریەکان و ڕێکخراوە ناحکومیەکان ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی نەوەتەکان ڕاستیەک هەیە دەبێت کۆمەڵانی خەڵکی کوردستان بیزانێت. یەکەمین ڕێکخراوی NGO لە زۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا، ڕێکخراوی کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەستیان بە کۆمەک کرد، ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە جەنابی دادەهێرۆ دایمەزران و لە دوای ئەوە من ڕێکخراوی لانەی مناڵانمان دروست کرد. شانبەشانی کاری سیاسی، کاری نەقابی داهاتین ئەمەشمانە کرد. بۆ هەر یەکێک لەم کارانە پێویستت بەوە بوو تۆ بڕۆی لە ناو حەقلی ئیشکردنە لەگەڵ خەڵکە. بۆ نمونەی لە کاتێک گوندەکانی گەرمیان من کەمێک گوند هەیە کە وایە نەزانی من گەرمیانیم، کەمێک گوند هەیە لە گەرمیانە کە شەو نەما بێتمەوە لەگەڵیانە. بە قوڕی خۆیان مەکتەبمان دروستە کرد، خانومان دروستە کرد. سیاسەتی مناڵپارێزی بەریتانی وابوو کە دەبێ تۆ لە مەیدانیان لەگەڵ خەڵک بی. کاتێ باسی لە ڕێکخراوە جەماوەریەکانمانە کرد، هەتا زاخۆ لەگەڵ ڕێکخراوە جەماوەریەکانی حیزبەکانی تر کۆبوونەوە گفتوگۆ لەوەی چۆن ئەم سندیکانە بکەینە سندیکایەکی حەقیقی کە خەمخۆر و هەڵگری خەمی خەڵک بێ. لەگەڵ فەرماندەکانمان بە بەردەوام وەکو پشتیوانی بۆ تێکۆشانیان بۆ فیداکاریان و من بۆ خۆم بەداخەوە دوو فەرماندەی گەورە لە ژیانی خێزانی من کە زۆر نزیکنێکێکیان شەید لیوا شێرکۆیە لێرەوە درود و ڕۆحی شاد بێت و فەرماندە ئاکامیش کە زۆر لێ نزیک بوون جگە لە شەهیدەکانی ناو کەس و کارەکەم. ئەمانە بۆ من سەرمایەکی گەورە بوون کە هانیانەدام بە بەردەوامی کە خوێنی ئەوان بە فیڕۆ نەچێت. دایمەن ئێمە شەونخونی بکەین بۆ ئەوەی بەشێک لەو قەرزەی ئەوان کە ئێمە بیدەینەوە کار بکەین، خەبات بکەین. بۆیە یەکێک لە سیفەتە جوانەکانی جەنابی مام جەلالەوە بوو کە دایمەن ئامۆژگاریە کردی نەیوت چەپکە گوڵەکە بپارێزن. واتە لە هەر هەنگاوێکینی تۆ پێویست دەکات کۆدەنگیەک نەک تەنها لە ناو حزبەکەی خۆت، بەڵکو دەبێ لەگەڵ حزبەکانی تریش. من و تانیاخان لە مەسایلی مجتەمەعی مەدەنی زۆرترین برادەرمان لە ناو حزبەکانی تر هەیە. ئەمە بۆ ئێمە جوانترین سەرمایەیە. ئەمڕۆ من سپاسی هەموو ئەو ژن و پیاوە تێکۆشەراناکەم کە لە حزبەکانی ترەوە نامەیان بۆ ناردۆم، پیرۆزباییان لێ کردوم. ئەمە ئەمانگەیەنێتە کەناری ئارامی دەوڵەتداری داهاتووی کوردستان کە بتوانین لە ڕووی سیاسیەوە سیاسەتێکی دروست و تەندروستانە ممارەسە بکەین. بۆیە کادری سیاسی، کادری حکومی، هەر کادرێکی ڕێکخراوەی بەوە دەتوانێت بوونی خۆی بسەلمێنێ کە دەبێت دایمەن لە ناو خەڵکی خۆیان بێ. جا من لە گەشتگوزار بم یان لە ژنان بم یان لە مناڵان. ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانیشە لێرەوە بۆ نەوەکانم و بۆ مناڵانی کوردستانیش هیوای ژیانێکی خۆش و ئەلانی پیری کرد ناپیر نابم لە بەرەوەی ڕۆحی نەوەکانم دایمەن بە گەنجیم هێڵنەوە. بۆیە ئەم دوو یادە بۆ من دوو یادی زۆر زۆر پیرۆز. باشە لە سۆشیال میدیا پانتایەکی گەورەی داگیر کرد بوو یادی یەکێتی ئەنی خەڵکێکی زۆر پیرۆزبایی خۆی دڵخۆشی خۆی دەرەبڕی. ئەمە دەلالەتە لە چی؟ ئەمە دەلالەتە لەوەی یەکێتی ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر یەکگرتووترە و یەکێتەکان درکیان بەو نەیار و بەو دژمنکاریە ناڕەوایە کرد کە بەرامبەر بە حزبێکی تێکۆشەر کە هەمیشە لە ریزی پێشەوەی فیداکاری و قوربانیدان بۆ. بۆیە ئەمڕۆ یەکێتەکان هەستیان بەو غوب نەکرد کە لەسەر حزبەکەیانە. بۆیە هەموو بەیەکەوە و ئەمڕۆ من یعنی ڕاستیەک هەیە بەڕاستی زۆر دڵخۆشیم پێی. ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆتەوە سەر ڕێچکەی ئەوەی کە یەک خیتابی و یەکگرتووی لە پەیام و لە یەکگرتووی لە کارەکان و سەرکردایەتی و ئۆرگانەکانی یەکێتی لە حکوومەت، لە حزب، لە پەرلەمان، لە هەمووی بە یەک دەنگ بە یەک ئاڕاستە دەیانەوێت بەرنامەکانی حزبەکە، دەیانەوێت پەیامەکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بگەێنە ئەو خاڵەی کە ئامانجمانە. بۆیە سۆشیال میدیا با بڵێن دەواازەیەکی گرنگە کە ئێمە بتوانین لە ڕێ ئەوەوە وەڵامی ڕەخنەکان بدەینەوە، لە ڕەخنەکان نەترسین، ڕەخنەکان نەکوژێنینەوە، نەیسڕینەوە، دڵگران نەبین، بەڵکو دیالۆگ گفتوگۆ بکەین وەکوی جەنابی کاک سعدی فەرمووی ئێمە گوێگرتن گرنگە، لە ڕەخنە نەترسین. بەس ئەگەر خۆمان بپارێزین لە ڕەخنەکان و وەڵامی ڕەخنەکان نەدەینەوە. بەڕاستی من بۆ زۆر جار لە کۆمنتەکانە ئەگەر ببینم کۆمنتێک زۆر زۆر توندا هەوڵە دەم پەیوەندی پێوە بکەم بۆ ئەوەی تی بگەێنم
کە ئەو هەڵەیە ڕاستیەکە ئەمەیە بۆیە دەتوانین لەم ڕێیانەوە یەکێتێکەمان و بەرنمەکانیشمان زیاتر بەرینە پێشەوە. سپاس دەکەم تانیاخان دوا سەرنجی بەڕێستان بۆ یەکێتیەکان یەکێتی بۆ یەکی شەشێکی تر چی بکات؟ زۆر شتێ ئەتوانێت بکایکی نیشتمانی کوردستان و گرنگ ئەوەیە دائیمەن وەک بڵێ مڕاجعی خۆی بکاتەوە وەکو هەواڵان ئاماژەیان پێکرد ئێمە کە دیداری یەکێتی کرا بڵێنی عادەت نەزەرێک کراوە بە شێوازی بۆ چوون و بە شێوازی کارکردن و ئەمانە بە هەمان شێوەش وەکو جنابی کاقوبات فەرمووی لە خطابەکەی کەوتی هەڵبژاردن دەبێ و هەڵبژاردن دەکرێت دەبێت چیتی نیشتیمانی کوردستان لە ئێستەوە خۆی ئامادە بکە بۆ هەڵبژاردننی داهاتوو بگەڕێتەوە بۆ خەڵکەکەی خۆی بۆ جەماوەرەکەی خۆی جیان لێرا بگرێت و بە پێی داواکاری جەماوەرەکەی خۆی بەرنامەی هەڵبژاردنەکەی دابنێتن. بەڕاستی من یەکێک شت هەیە لێرانە پێم خۆشە ئاماژەی پێ بدەم یعنی شتێکی زۆر زۆر دڵخۆشکەرە کە ئێمە دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان بەس مجرد دروستمی نییە بەڵام ئیشکردنی هەیە. یعنی تۆ مەسەلەن بۆ نمونە زۆر باسی پەرلەمان کرا و پەرلەمانی لێرە لە کوردستان و ئەمانە بەڵام ئێمە لە بەغدا لستی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆربەیان ژنن ئەوە وا پێشان دەداتن کەوا ژنانی لەناو یەکێتی نیشتیمانی کوردستان فعلا قیادینە فعلا توانی ویانە متمانەی خەڵکی وەربگرن بۆی بچن لە بەغدا شەڕی مافەکانی کورد بکەن. بۆیە ئەلێرە ئەوە وا بە من دەڵێتن حزبێکە ئیمانی بە یەکسانی هەیە حزبێکە هەموو کەسێک و هەموو چین و توێژێک و هەموو بڵێن هەموو بۆ چوونێک جێگای خۆی دەدۆزێتەوە لەناو حزبەیە. هیوادارم هەر بەرەو گەشی بڕواتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ ساڵی داهاتوو ئینشاڵڵا وەکو دەڵێن یەکێتی لە ئاستی بەرزتر و بەستریش دەبێنی. سەکەم خاتوتان کاک سعدی دوا سەرنجی بەڕێزت دوا پەیامت بۆ یەکێتیەکان ئەمە لەو یەکێ لەو لایەنە سیاسیانەین کە دەمێکە لە بە جهودی مامجەلال و بەشێکی زۆر لە کادیرە پێشکەوتەکانی بواری دیبلۆماسی لە چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئەندامین تەمام هەیە لە سۆشیالیزم ئینتەرنەشنەل لە پرۆگرسیڤ ئەلاینس و لەگەر لیبەرالە چەپەکانی ئێمە علاقەمان هەیە لەگە سەوزەکان علاقەمان هەیە. ئەو علاقانەی ئێمە هاتووە تا ئەو جێی کە مامجەلال ماوەیەکی دوور و درێژ بێ بە جێگری سەرۆکی سۆشیال ئەنتەرناسیۆنال و ماوەیەکی بچە سەرۆکی فەخری. بۆیە پێم وایە ئەم قبولکردنە چونکە حیزبەکانی ئەو وڵاتانە حیزبی ئەو وڵاتانن کە لە تەقالیدی دیموکراتی و لە گەمەی سیاسی لێبوونەتەوە ئەوە نان بلای ئەوان دیموکراسی و قبولکردن و بوون بە ئەندامی خێزانێکی ئەوروپا کە زۆر لایەن داوا دەکا مەسەلەی حیسابەکەی بانقی نییە و مەسەلە حەجمی مبادلەی تیجاری نییە حەسەر مەسەلە ئێتیکە ئەخلاقی سیاسی ئەخلاقی کۆمەڵایەتی ئەو جهەتە سیاسەیە ئەو کات دەبتە ئەندام لە خێزانەکە. بۆیە من پێم وایە ئەمە پیرۆزیەکە و دێچێتی ئەمە بپارێزی و قەتعەن بە مەرحەبا و هاتوچۆی دەرەوە نهاتوو چەند لێرە ئیشی باش بکەی ئەوەندە لەوێ ڕەسید زیاد دەکات. بۆیە ئێمە بوونمان بە ئەندام لەو لایەنە سیاسیانە هەبوونی دەورمان لەو لایەنە سیاسیانە لە کۆمەلگای نێونەتەوەی سەبەبەکە بەس تەنها ناسیاوی ئەوان نییە بەڵکو سەبەبەکە چەند کاری باش لێرە بکەین نوێنەرەکانن دەتوانن بەهێز بتوانایەکی تر. مەسلەی تر کە گرنگە بەلای منەوە ئەویش مەسلەی ناوی یەکێتی نیشتیمانی خۆیەتی. سوالێکی زۆر جوانت کرد لە ئەمەدخان لە سۆشیال میدیا و خەڵک لە کوردستان بۆ خەڵک یەکێتی نیشتیمانی بە شۆڕشی نوێی گەلەکەمان لە دژی چۆکدادان لە بەرامبەر ڕێکەوتنامەی جەزائیر دادنێت هەڵسانەوە خەڵک یەکێتی نیشتیمانی حساب دەکات بە دەستپێکی نظامی سیاسی لە 1992 بە هەڵبژاردن و پاشانیش بە دروستکردنی پەرلەمان و حکوومەت. خەڵک یەکێتی نیشتیمانی بەو مرافعە گرنگەی مامجەلال کە خەریتە دەکاتەوە لە ناو ئەنجومەنی حکم لەو مرافعە یعنی ئەوانە با ئێمە دوو غەڵەتیشمان هەیبێ ئەوڕۆ دوو گلەیش هەبی لە کام خێزان گلەی نییە بە مناڵی ئەی بۆ لە ناو یەکێتی نیشتیمانی ئەو خێزانە لە هەزاران ئەندامەیە دوو گلەی نابی هەبێ گلەی ناو یەکێتیش هەیە
خەڵکی حەقی خۆیتی گلەیمان لێ بکە بەڵام یەکێتی خاوەنی ئەو شاکاران سپاس دەکەم دواسەرنجی ئەمەلخان من لێرەوە ئەوەی کە خەمی هەواڵەکان و کادرەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی زۆرترین کادری ماندوو دڵسۆزە. هیوادارم ئێمە لە ئێستاوە بەرەو پرۆسی انتخاباتە چینجا ئەم ساڵە ساڵێکی ترە هەر کاتێکە بەس یەکێتیەکان خۆیان بەیەکەوە هەمومان هەموو یەکێتیەکان بۆ خۆمان زیندانیانی سیاسی پێشمەرگە قارەمانەکانمان خاوەن خێزانی سەربەرزی شەهیدان کادرەکانی ناو ئۆرگانەکانی یەکێتی هەموو ئەمانە بەیەکەوە هیچ کەسێک دڵشکاو نەبێ لیان بپرسینەوە گویان لێ بگرین بە پێی توانە هاوکاری هەموو ئەوانە ببین بەرپرسیارەتەکان دابشکەین هیچ ئۆرگانێک پراوێز نەخرێ پێم وایە بەیەکەوە هەمومان نتوانین ئایندەیەکی گەشت بۆ کوردستان و بۆ هاوڵاتیانیش و بۆ حزبە تێکۆشەرەکەشمان دەستە بەر بکەین. سپاس بۆ بەڕێز ئەمەر جەلال کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێز خاتوتانیا تەڵعەت گلی خەیلانی. باش بوو؟ سپاس یادی یەکێتی لە هەمولایەکتان پیرۆز بێ. ئێمەش لەگەڵ هاوکارەمان دوونە ناسەکانم لێرە لە شاری هەولێر پانۆڕامامان پێشکەشکردن ئێوەمانەتی خوابن. زۆر سپاس.